خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین دوای ئەوەی کە دادگای فیدراڵی بڕیاریدا کە پەرلەمانیان خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان هەڵبۆشێنێتەوە لەبەرەوەی دەستوری یانی یاسایی نەبوو تا ئێستاش دەنگۆی ئەوە هەیە ئەگەر بێت و هێز و لایەنە سیاسیەکان نەکەونە خۆیان و هەڵبژاردنێکی پاک و بێگەر لە هەرێمی کوردستان ئەنجام نەدرێت مؤسسەکان نەخرێنەوە شوێنی خۆیان و یەک ریزی و تەبایەک دروست نەکرێت ئەوە ئەگەری بڕیاری قورستر هەیە. ئێستا قسە و باسەکە لەسەر قوارەی هەرێمی کوردستان و مەترسیەکانی سەر قوارەی هەرێمی کوردستانە، بەڵام 2000 هەر دادگای فیدراڵی لەسەر تانەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریدا کە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان 4 باز نەبێ و کۆتاکانیش کۆتایی پێ هاتووە. ئەمە دوای ئەوە چیرۆکێکی تر دەستی پێکرێویش دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردنە. ئێستا هێز و لایەنە سیاسیەکان سەرقاڵی ئەوەن لە ئامادەکاری بکەن بۆ ئەوەی کە خۆیان بۆ ڕۆژی هەڵبژاردن ئامادە بکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی کاریگەری سەرساحەی سیاسی عێراق و هەرێمی کوردستان ئامادەکاریەکانی چی دەبێت؟ چی دەکات بۆ ئەوەی بە فەعلی نەک بە مزایدە بەرگری لە قوارەی هەرێمی کوردستان بکەن؟ ئێمە ئەم شەو لەگەڵ بەڕێز ڕزگار حاجی حەمە لەپسراوی دەستگا بژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاتەندای مەکتەبی سیاسی گفتوگۆ دەکەین. کاک ڕزگار سوپاس بۆ دەرفەتە. زۆر سوپاس بۆ بەڕێستان. وردە دەتوانین قاوە بخۆینەوە و گفتوگۆیەکی گەرم لەسەر ئەم دۆخە ئەنجام دەین. هەڵبژاردن هیچ لەوە دەست پێ بکەم، ینی هیچ مەترسیەک یان ترسێک لەوە نەماکە هەڵبژاردن لەم مودەیە یان لەو وادەیە جێبەجێ نەبێ یان ئەنجام نەدرێت؟ بە ئێستاکە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کە ئێستا ئەمان ڕاستپێردراون هەڵبژاردننی کوردستان ئەنجام بدەن، ئەمان دەستیان بە ئامادەکاریەکانی خۆیان کردووە لە ماوەی ڕابردوو کە بەهۆی ئەو تانانی کە لە محکەمەی ئیتیحادی عێراق بوو، بەڵام ئەوان بەردەوام بوون. ئیستا ئەمان جەدوەلی زەمەنی ئینتیخابی ئێستا ئیعلانی ماوەی هاوپەیمانیەتی واتە ڕۆژی دەیشەش کە سەرۆکایەتی هەرێم بە هەماهەنگی لەگەڵ کۆمسیۆن ڕۆژی دەیشەش بووە ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. کۆمسیۆنیش دەستی کردو بە ئیجرعاتەکانی خۆی ئەو دیژنەی کە دێت لە هەرێمی کوردستان سەرپەرشتی هەڵبژاردنەکانی کوردستان دەکات دیارە کۆمسیۆن خۆیان بەپێی پلانی خۆیان لیژنەیەکی باڵایان دروست کردو، تەوان کۆمسیۆن خۆیان هەمووشیان بەشداری دەکەن واتە ڕۆژی دەیشەش هەڵبژاردنەکە ئەنجام دەدرێت. کێشە و گیر و گرفت نەماوە. ئێستا لە ڕابردوو یاساکە لە بەردەستیان نەبوو، هەم یاساکە نەبوو، بودجەکە کێشەی هەبوو، بەڵام ئێستا ئەمە یاساکە لە بەردەستیانە بودجەی ئینتیخابی دیاری کراوە، ئەوانش ئامادەکاری خۆیان کردووە. واتە پرۆسەی هەڵبژاردن بەپێی هەمواری بەپێی ئەو یا قراری کە محکەمە ئیتیحادی داوە لەگەڵ یاساکەی کە پێشوو بەشێکی ماوە هەڵبژاردنەکە بەپێی ئەو میکانیزمە دەکرێت. کوردستان دەبێت بە 4 بازنە و بازنەی هەڵەبجە، سلێمانی، هەولێردوۆک و کۆتاکانش کۆتایی نەماون. لەبارەی تۆماری دەنگدەران چی کاک ڕزگار؟ مەسەلەن لە ماوەی ڕابردوومە زۆرتر قسە و باس و پرسیار و جەدەل لەسەر ئەوە بوو کە قایمەی دەنگدەران تۆماری دەنگدەران تۆمارێکی پاک نییە و خەڵکی تری پارچەکانی تایە مردووی زۆر تایە، ئەوان بوو بە نوکتەیەکی دووبارە چیرۆکێکی دووبارە. خۆشبەختانە ئەم هەڵبژاردنە بە سجلی تۆماری دەنگدەرانی عێراق دەکرێت کە ئەوەی لە ڕابردوو ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم دەنگدەرانە دەنگیان پێداوە، هەمان سجلی تۆماری دەنگدەران ئەم سجلە سجلی ئەلکترۆنیە، بایۆمەتریە، بیتاقەی بایۆمەتری بەکاردێت کە بیتاقەکە زۆر بڕوا پێکراوە، مەجای هیچ ئەم لە هەولایتیانە، بۆیە ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە. لە ڕابردوو کێشە و گیر و گرفت هەبوو لەسەر جۆر بیتاقی قەسیر ئەمە دەکەش. ئێستا لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەوە لە کوردستانیش بە بیتاقەی بایۆمەتری پێی دەڕێن ماوە درێژ تەویل ئەمەد بەوە دەنگەدرێت، بەوە سجلەکە دەتوانم بڵێم سزلێکی متمانە پێکراوە، سزلێکی باشە. ئەم ئیزافە و زیادە و مردوو ئەوانە دەتوانم بڵێم تا ئاستێکی زۆر باش پاکراوەتەوە. ڕێژەی نەزاهەتی انتخاباتەکە بە تەسەوری بەڕێستان چێ بێ کە خۆشتان وردکارن ئەو بابەت؟
ئێمە لە ڕابردوو من خۆم کاتی خۆی لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق یەکێک لە مەشاکیل و کێشەکانی کۆمسیۆن لەبەر ئەوەی هاوڵاتیان هەمویان نەڕۆشت بوون ئەوەی بیتاقەی کورتمەدایەکە ئەوەی وێنەی لەسەر نێنیان نەڕۆشت بوون خۆیان تەزیلیکەن و تەحدیسیکەن ئەوە یەکێک بوو لە کێشە و گیر و گرفتەکان لەبەر ئەوەی ئەم بیتاقەیە مەسەلەی پەنجەمۆر و باش نەبوو یعنی بڕوا پێکراو نەبوو ئێمە زۆر هەوڵماندا بوو ئەو کاتە بەڵام کە بیتاقی کورتمەدا بەکار نهێنرێت تەنها ئەوانەی کە بیتاقی بایۆمەتریانەیە ئەمە کە ئیستاکە کۆمسیۆن کە کردوێت مەرجی ئەوەی بایۆمەتری بیتاقی بایۆمەتری تەویل ئەمە درێژ ماوە درێژ بەکار بێت ئەوە نسبەی نەزاهە و پاچی هەڵبژاردنەکان تا ئاستێکی زۆر زۆر باش ڕۆیشتووە و بەڵگەش لەسەر ئەوە ئێمە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کرا لەو پارێز لە عێراق کرا لەو پارێزگانێکی ئێمە گوێچێتی نیشتیمانی کوردستان لە دیالە خانەقین لە سەلاحەدین قورمات و کەرکووک نینەوە بەشداریمان کرد دەتوانم بڵێم ژمارەی تانەکان و گیر و گرفتەکان کە لەسەر نەزاهەتی ئینتیخابات و ئانە ڕێژەکەی زۆر زۆر کەم بوویان ئەمە هۆکاری ئەوەیە کە هەموو هێزولایەنە سیاسیەکان چۆن دەڵێ بڕوایان یاخود متمانەیان زیاتر هەبوو بۆ یەک دووش پرۆسەکە بە شێوەیەکی زۆر باش و پاک بەڕێوە ڕۆیشتۆ بۆیە ڕێژەی تانەکان زۆر زۆر کەم بووە زۆر کەم بووە باش ئێوە دژی کۆتاکان بوون ئاوا لە داواکەتان وای کرد کە هەر یانزە کۆتاکە سفر بێتەوە پلانی یەکێتی بوو ئێمە لە پێش ئەوەی کە ئێمە بابینە سەرەوە چکە زۆر قسە لەسەر بابەتە دەکرێت ئێمە پێش ئەوەی لە محکەمەی ئیتیحادی بڕێن سکاڵات تۆمارکەین لە ماوەی ساڵ و نیوێک ئێمە لە هەوڵی دانووسان بووین بە بەشداری هێز و لایەنە سیاسیەکانی تری کوردستان ئەم هەموارەی کە داوامان کردووە لەسەر مەسەلەی چواربازدەیی و مەسەلەی کۆتا پێمان وا بووە ئێمە بە دانووسان بە دانیشتن لە بینی خۆمان لە کاتێکدا لەسەر مەسەلەی چواردائیرەیی و کێشە و گیر و گرفتی کۆتای پێکهاتەکان ئەو کۆتایی کە هەبووە و کە بە شێوەیەکی ناوتەبیعی نوێنەرایەتی پێکهاتەکانی کردو کە نوێنەرایەتی حەقیقی خۆیان نەبوون هەموو لایەنەکان تەنها پارتی دیموکراتی کوردستان نەبێ هەمومان لەسەرەوە کۆک بووین کە معالەجەی یاخود چارەسەری کۆتاکان بکرێت بە شێوەیەک کە چۆن دەڕێ هەمان کۆتایی کە لە ژارنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەبووە لە کوردستان و لە پارێزگاکانی کە هەمان میکانیزم بگیرێتە بەر ئێمە دژی پێکهاتەکان نەبووینە دژی ئەوە نەبووینە کە ئێمە بین پێکهاتەکان وا لێ بکەین کە نوێنەریان نەبێ چی لە پەرلەمانی کوردستان و چی لە پەرلەمانی عێراقیش بەڵام کێشە و گیر و گرفتی ئەم خەڵکانەی کە بە ناو نوێنەری پێکهاتەکان بوون داخلی زۆر معادلەی نائاسایی بوونەوە کە بوو هۆی ئەوەی کە دەتوانم بڵێم کاریگەری لەسەر بڕیارە گرنگەکانی هەرێمی کوردستان هەبوو ئێمە لە دانووسانەکانمان لەسەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان داوامان کرد کۆمسیۆنی هەڵبژاردننی کوردستان هاوکات لەگەڵ یاساکە بە یەکەوە هەموار بکرێتەوە و بەس یاساکەشمان بۆ هەم بۆ خزمەتی پێکهاتەکان بوو ئەو پێشنیارانی کە ئێمە کردمان پێشنیارەکان بۆ خەڵکی ڕەسەن و حەقیقی پێکهاتەکان نوێنەری خۆیان بکە ئەمە پێشنیاری ئەومان کرد و سجلی تۆماری دەنگدەرانی خۆیان هەبێ واتە مەسیحی کریستیان کلت ئاشووری تورکمان هەمویان لەو خەڵکی کە خۆیان ێ سجلێکی تۆماری خۆشیان لەسەر ئەو شوێنێک کە پێویست دەکات نوێنەرایەتیان هەیە بەشداریکەن ئەمانە ڕەت دەکرایەوە داوامان کرد بە پێی سنوورەکان مەسەلەن تۆ هاتووی کلد و ئاشوور مەسیحی لە دووهۆک هەیە لە هەولێر هەیە لە سلێمانیشیە وتومانە نوێنەرەکە بۆ هەموو شارێک میکانیزمی ڕێخەن کە هیچ لە پێکهاتەکان هیچ لەوان فرامۆژ نەکرێت تەهمیش نەکرێت نوێنەرایەتی خۆیانە بێت کە لە ماوەی 31 ساڵی ڕابردوو مەسیحی لێرە نەک نوێنەریان هەبووە نە کەس هاتوو بە دەنگیانەوە بێت ڕەنگ بێ داخوازی داواکاریان هەبووە ئێمە هەوڵماندا ئەمە لە نێوان هەموو هێزولایەنە سیاسیەکان تا پێشەوەی پەرلەمان پەک بخرێت بێن چارەسەرێکی بکەن بۆ ئەوەی ئەو خەڵکەی کە دێتە پێشەوە هەروەکو چۆن کە داوای چواربازنەیمان کردو گوتومانە ناکرێ
کاندیدی دوهۆک بە دەنگی هەڵەبجە دەربچێت بە دەنگی ڕاپەڕین و گەرمیان بە پێچەوانەکەشی ناکرێت کاندیدی سلێمانی بە دەنگی سۆران و بە دەنگی زاخۆ و ئاکرێ دەرچێت ئەم عەدالەتە دەبێت بگەڕێنرێتەوە ئەو متمانەیە بگەڕێتەوە بۆ خەڵک کاندید ئەندامی پەرلەمان بەرپرسیارکەین بەرامبەر شوێنەکەی هەمان میکانیزم داوامان کردو بۆ کۆتەکان دوا مۆزوعی کە ڕوویدا لەسەر هەموارەکە ڕۆژێک جێگیری سەرۆکی پەرلەمان لەگەڵ کاندیدەکانی ئەو پەرلەمانتارانەی پێکاتەکان چوونە ژووری پەرلەمان ویستیان بە تەنهایی بە پێکەوە کۆمسیۆن کارا بکەنەوە لە دەرەوەی ئیرادەی لەو کاتەوە بزانەوە لە کۆبوونەوەی ئێمە لەم کاتە لەو دقەیە لە کۆبوونەوە بووین لە با بڵێین لەگەڵ برادرانی پارتی لە ناو کۆبوونەوەکە بووین ئەمان ڕۆیشتن پەرلەمانتارەکانی یەکگرتو لە دەرەوە بوون کۆمەڵ لە دەرەوە بوون گۆڕان لە دەرەوە بوون ئەوانی ئێمە بۆ ئەوەی بۆزعەکە چارە سەرکرێ ئەمان بە تەنها خۆیان پەرلەمانتارانی پارتی و ئەوان یانزەکە ڕۆژنە ژوورەوە و خەریکی ئەوە بوون دەنگدان لەسەر ئەندامانی لەسەر کاراکردنەوەی کۆمسیۆن بکرێت ئەوە یعنی ئەوە گەیشتە حاڵەتێک کە تو بێیت یعنی دەتوانم بڵێم ئاسایشی کۆمەڵایەتی ئەو سەنجی لە نێوان هێزولایەنە سیاسەکان تو بێی ئەندام پەرلەمانێکی لایەنە سیاسەکان بە 15 تا 20 هزار کەس چۆتە پەرلەمان ئەم بێی 11 کەس بە کۆی 11 دەنگی ئەندام پەرلەمانێکیان نهێناوە بێی یاسایەک هەموارکەی و لە دەرەوەی ئیرادەی ئەوانە پێم وابێ ئەمان چۆن دەڵێ پێکهاتەکانیان لە بێلایەنیەوە لایەنگیر کرد یعنی شتێکیان کرد بەڕاستی هەموو هێزولایەنە سیاسەکانیان لە خۆیان زویر کرد ئێمە مەترسیەمان لە ڕابردوو زۆر جا باسمان کردو هەمیشە هەوڵمانداوە و داوامان کردووە پێکهاتەکان ئەوش هەروای نەکردکەوە لە داواکەتانەدا ئێمە دوا بەدوای ئەوە کە واقعەیەک بەسەر هەموو هێزولایەنەکان چونکە ئێمە هەموارێکمان تەقدیم کردبوو هەموو لایەنەکان لەسەر هەموارەکە لە پەرلەمانی کوردستان بە بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی نەوەی نوێ پەرلەمانتارە بێلایەنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هەموارەکە لە ڕێگەی سەرۆکی فراکسیۆنەکانمانەوە کە ئەو ساکە کاک زیاد بوو تەقدیم کرا ناکرێت تۆ بێی لە دەرەوەی ئیرادەی هەموو هێزولایەنە سیاسەکان شتێک بسەپێنی بەناڕەوا ئەمە وای کرد ئێمە دوا بەدوای ئەوە دەبێت پەنا ببین بۆ شوێنێک کە ڕێگری بکەین یاخود مافی یاسایی خۆمان وەربگرینەوە کە ئەم پرۆسەیە ئەم بەرنامەی کە ئەوان جێبەجێ دەکەن مەترسیدارە ئەمە چۆن دەتوانم بڵێم زیان بە تاک بە تاچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەگەیەنێ بە خەڵکی پێکاتەکانیشۆ ئێمە بۆیە لەم ڕوانگەیەوە چوین هەم لەسەر مەسەلەی ویستمان لە مەسەلەی بازنەکانی هەڵبژاردن دادپەروەری بگەڕێتەوە بۆ هەموو خەڵک بۆ هەموو دەنگدەرێک بە هەمان شێوەش مەسەلەی پێکاتەکان ئەو خەڵکانی کە نوێنەریان دەکەن نوێنەری ڕاستەقینەیان نیە دووەم مەسەلەی ئەو ڕێژە زۆرەشی کە دانرابوو لە مەسەلەی عادەتێکی زۆر لە پێکاتەکان ئەمە لەوەی لە مەسەلەی کۆتا دەرچوو کە دەرچوو بوو ئەمانە هەمووی بەیەکەوە دەبووە یەکێتی نیشتیمانی کوردستان وەلە من دەیرێم تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان توانی دەست بۆ ئەو بابەتە ببات دەست بۆ ڕاستکردنەوەی ئەم یاسایە ببات چونکە لە نەتیجە ئێستا ڕەنگ بێ هەندێک لایەنیشکەش هەبێت هەوڵ بدەن بیکەن بە دەستکەوتی خۆیان نازانچی بەڵام ئەویان وازحە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی چوە سکاڵاکەی کردووە پێکاتەکانیش ئێمە بە هیچ شێوەیەک وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دژی پێکاتەکان نین و هەوڵیش دەدەین هاوکاریان بین لەم هەڵبژاردنەش خۆ ئەم هێزولایەنە سیاسیانەی کە ئەوەندە خەمخۆری برا تورکمان و مەسیحی و ئەوانن نیهایەتی دنیا نییە ئەم هێزولایەنە سیاسیانە دەتوانن بێن لەگەڵ ئەو لیستانەی کە هەیە ئەو ئێمەی دەچینە ناو چێبڕچێەوە بابێن بەشداریکەن بەڵام نەکتۆ بڕۆی 11 کورسی پێکاتە بە ڕێژەیەکی کەم کورسی بەدەست بێنێ و بەکاری بێنی بۆ مەرامێکی تایبەت نەخێر ئێستا بابێن ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی
پێکهاتەکان لە کلد و ئاشور لە برا تورکمانەکان ئێمە لە باسنەکانی سلێمانی و هەولێر و دووەکو هەڵە بزەش بەشداری دەکەین لەو شوێنانە کاندیدی ئەوان لە ناو لیستەکەمان بێت دڵنیا دەکەمەوە دەنگدەرانی یەکێتی نیشتمانی کوردستان تورکمانە ڕەسەنەکانی کوردستان کلد و ئاشووری ئێرە جیاوازی ناکەن دەتوانن لە ناو لیستەکانی ئێمە خۆیان کاندیدکەن و نوێنەرایەتی هەندێک لەو نوێنەری پێکاتانە باز لەوەکەنەوە پارتی دموکراتی کوردستانیش کە لەنا مەسەلەی نێودەوڵەتی یەکێتی دەبێ بازی ئەوە بدا ئێوە هیچ شتێکتان کردو بەرامبەر بە بۆچوونی یەکێتی ئەوروپا بە تایبەتی مەسەلەن کە چاویان لەوەیە کە پشتیوانی پێکاتەکان بکرێ و پێکەوە ژیان و ئەوانەی کە باسەکرێ لە هەرێمی کوردستان من بڕوام وایە با بڵێن نوێنەرانی دەوڵەتەکان با بڵێن کونسولگەریەکانی ئێرە بە وازحی ئێمە قسەمان کردووە بە وازحی تێدەگەن ئەوانەی کە لە ناو پەرلەمان بوون بە ناوی ئەوەی نوێنەری پێکاتەکان بوون بە نەتەوە یەکگرتوەکانیشەوە تێگەیشتون لەوەی کە ئەمان نوێنەرایەتی پێکاتەکانیان نەکردو ئەو معلوم بوو هەتا ئەوە معلومە وازحە یعنی ئێستا تۆ من باسی تێپەڕاندنی یاسای کۆمسیۆنم کردو ئەم هاتووە 11 کەسی هێناوە یەک کەس غایب نییە دێ دەنگ بۆ پرۆسێک دات کە هەموو کوردستان لەگەڵ ئەو بابەتە نییە یعنی ئەمە نییە ئێمە داواکاریەکانی ئێمە لە ڕابردوو خستومانەتە بەردەستی نەتەوە یەکگرتوەکان و کونسولگەریەکانی تریش گوتومانە من کە دەرم سزری تۆماری دەنگدەرانی تایبەت بە کلد و ئاشور بە مەسیحی بکرێت سزری تایبەتی بۆ تورکمان بکرێت سزری تایبەت بە ئەرمەن بکرێت یاخوا لە هەر پارێزگایەک 50 کەسی لێبێت با نوێنەرەکەی بێت بەڵام خۆی بە طریقێک بەڵام من بێم بیکەمە کۆتا بەیانی بە دەنجی تایبەت بە دەنجی لایەنێک بێت بە 300 دەنگ بە 400 دەنگ بێ کاندیدی پێدەر بچوێنی ئەو طریقەیە زیان یەکەم شت متمانە و زیان بە پێکاتەکە خۆی دەگەێنێت ئەی باشە زەحمەت نەبێ ئێمە سلێمانی مەسیحی لێ ئێ باشە بۆ کاندیدێکی ئەوێ دەرنەچوە بۆ کاندیدێکی لە پارێزگای هەولێر لە هەرمۆتە دەرنەچووە بۆ کاندیدێکی حزبێکی کەی کە هاوپەیمانێتی نەبووە لەگەڵ برادرانی پارتی دەرنەچۆ ئەوانە بەڕاستی من دەتوانم بڕێم ئەمانە کە لە ناو بە ناوی پێکاتەوە لە پەرلەمان بوون زۆر لە ئەندام پەرلەمانێکی پارتی بەڕێز دەتەوێت بڵێ چیرۆکە مزەیفە کۆتای پێ ئەم چیرۆکە باوەڕی پێ ناکرێت لەبێ ئێمە لەمە دووە ئەو ڕاستیە و ئەو حەقیقەتە وەکو پێویست ڕوونی کەینەوە هەمووشمان پشتیوانی هەموو هێزولانە سیاسەکان پشتیوانی خەڵکە ڕەسەنەکە بین کاندیدی پێکاتەکان کاندیدی حەقیقی بن نابێت نەیەکێتی نیشتیمانی کوردستان نە پارتی دیموکراتی کوردستان نە بزوتنەوەی گۆڕان هیچ لایەنێ کار لەسەر ئەوە بکات نوێنەری پێکاتە بەکار بێنێت تەنها وەکو دیکۆر ئەو خەڵکە بابێت کە هەڵقوڵاوی ناو پێکاتەکەی خۆیەتی خزمەت بە منتیقەکەی خۆی بگەێنێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی بۆ بژاردن کاکرزگار ئێمە لە ڕابردوو زۆر قسە لەسەر و بابەتە دەکرا یەکێتی زۆر لایەنی سیاسیش قسەیان لەسەرەوە دەکرد لە پێش هەمواری یاساکە و لە پێش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش یەکێتی لە هەوڵی ئەوەیە هەڵبژاردن نەکرێ و دوا بخرێ هەر ئەم بابەتە بۆ معلوماتی بەڕێستان و هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێمە لە ماوەی ساڵ و نیوی ڕابردوو هەم بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە ئەنجامەکەی ئەوە لە بەرچاوی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئامادەکاریمان کردو شان بەشانی ئێوەش ئامادەکاریمان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کردووە خۆشبەختانە ئێستا ئێمە دەتوانم بڵێ ماوەی ساڵ نیوەکە ئیشمان کردووە هەموو پلان و بەرنامەی هەڵبژاردننی ئێمە ئامادە کراوە بە شێوەیەکی زۆر باش زۆر گونجاو و ئەنجامەکەشی لە هەڵبژاردنەکان بۆ کۆمەڵانی خەڵکو و بینەران و ئەوانە دەرەکەوێت زۆر قسە لەسەرەوە کراوە لەبەرەوەی لە ماوەی ڕابردوودا پارتی دموکراتی کوردستان 35 کورسی و 11 کۆتایی هەبوو وەندێک هاوپەیمانیشی هەبوو زۆری نەبووە هەمیش کردیشیان و بە زۆرێک لە شتەکانیشیان باسییانە کرد کە ئێمە یەکێتی بە حەزمی خۆی لە ناو حکومەت قسەیەکیش هەبوو هەم لە چاودێرانی سیاسی هەم لە هەواڵانی یەکێتی کە لێرە لە بەرنامە پانۆراما و بەرنامەکان بەشداریانەکەیان وت هاوسەنجی هێز نەماوە کە هاوسەنجی هێز نەماوە ئەمە لێ ڕوئەدا کە دروستە بێت ئێستا ئێوە ئامادەن یان وا چاوەڕێکن وا دیراستان کردووە کە ئەو هاوسەنجی هێزە تا ڕادەیەک ڕێک بێتەوە ئێمە سەبارەت بە بەشداریکردنمان و ئامادەکاریەکانمان لە هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو
هەوڵی ئەوە دراوە قسە لەسەر ئەو بابەتەکە کراوە باز لە هاوسەنگی هێز کراوە ئێمە هێزێکی سیاسی کاریگەرین لە کوردستان ئێمە بەشداری هەڵبژاردن دەکەین من خۆم بەرنامەی ئەمزارەی هەڵبژاردن بە پێی ئەو پلانەوەی کە دانراوە هەروەکو چۆن لەوەی ئەنجومەنی پارێزگاکان ئیتر ئێمە هێزی سیاسین هاوسەنگی هێز ئێمە ئێستا هێزێکین بەرنامە و پلانمان بۆ ئەوەیە بۆ ئەوەی لە کوردستان هێزی یەکەم بین ئیتر ئەم معادلەی کە دەرچوو لە ڕابردوو باسی قسەی لەسەر کراوە هەڵبژاردن دەکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی خۆی بەستاوە سەرۆکی یەکێتی بە بەرچاوی هەموو کۆمەڵانی خەڵک هاوکار و پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستانە کۆمەڵێک بڕیاری زۆر گرنگ و کارایداوە گۆڕانکاری زۆر ڕیشەیی کردووە ئەوە وای کردووە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئومێدێکیان هەیە ئومێدیان هەیە بە یەکێتی نیشتیمانی کوردستان نابێت لێشمان تێکچێت گۆڕانکاری بە هێزی گەورە و کاریگەر دەکرێت ئێمە لەسەر مەسەلەی موچەی فەرمانبەران و ئەو کێشە و گیر و گرفتەی دواکەوتنی موسە و کێشە گیر و گرفتە یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە بووە هاوشانی بابڕین دڵسۆزان و موچەخۆران ئێمە پشتیوانیمان لێیان کردووە ئێمە نامانەوێت خەڵکی خۆمان هاوڵاتی خۆمان سەرڕای ئەم هەموو بابڕین سەروەتەی کە هەیە لێرە لە ماوەی 3 مانگ موچە وەرنەگرێت بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی شخصی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بافڵ زۆر بەهێزەوە لە هەموو ئەو کۆبوونەوە سەردانانەی لە بەغدا کە ماوەیەکی زۆرە کاری لەسەر کردووە بۆ باشکردنی ژیانی خەڵک بووە بۆ ئەوەی بووە فەرمانبەران و کارمەندەکان ئیتر چی تااقەت و توانای ئەویان نەماوە چاوەڕوانی بکەن بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم هەڵبژاردنە ئەو معادلەی هاوسەنگی هێزیش بەلاوە دەنێ بەرەو زۆر باش بابەتێکی تر دێتە پێشەوە لە زۆنی سەوس ئەو دابشکاری هەیە باواقعیانە پرسیار بکەین و قسە بکەین مەسەلەن هێز و لایەنی سیاسی هەمیشە تێدا قوڵپەدا و هەڵەکەوێ مەسەلەن بە بەراورد لەگەڵ هەولێر و دهۆک سلێمانی مەسەلەن ئێستا بۆ نمونە ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی دەوەی نوێ بزوتنەوەی گۆڕان پارتی سۆسیال دموکرات مەسەلەن هەندێک ئێستا باسی سربەخۆکانەکرێ لیستێکی تر هەیە مەسەلەن و ئەوانەی ئێوە لە ناو حزبەکەتان دەرتان کردن مەسەلەن بە پێی پرەنسیپی حزبی خۆخەریکی خوار ڕێکخن و لیستیانە بێ ئێوە ئەوەتان چۆن چارەسەر کردو یان ئەمە چ پەردبوونێک دروستەکە کە سلێمانی خۆی هەمووی 38 کورسی هەیە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی سیاسیە لە هەموو هەڵبژاردنەکانی ڕابردوو بەشداری کردووە لەم هەڵبژاردنەش ئێمە لە هەر 4 پارێزگایەکە بەشداری دەکەین کە بڕۆینە ناو پرۆسەی هەڵبژاردن و ئامادەکاری خۆمان کردو بە تاکید خۆ ئێمە دەڕۆین هەر هێزێک هەر لایەنێکی سیاسی دێتە ناو پرۆسەی هەڵبژاردنەوە و بەرامبەرمان دەوەستێتەوە ڕکابەری هەڵبژاردن دەکرێت خۆ شتێکی زۆر ئاسان لە کەس نیانی کەس نازانێت ئێمە لەم هەڵبژاردنەی داهاتوو وەرۆکو لە ڕابردوش ئێمە زۆر لایەنی سیاسی قەوارەی سیاسی حزبی سیاسی تازە نوێ دێتە ناو پرۆسەکەەوە ئێمە بەرنامە و پلانی خۆمان ئامانجی خۆمان کاری لەسەر دەکەین زۆرش بە ئاساییەت و هەڵبژاردنی شەرتەنها لە سلێمانی نییە هەڵبژاردن لە هەڵەبجەش زین چۆنە ڕنگ بێ لای تووابێ قورسایی هیچ هێزێک بە قەت یەکێتی نیشتیمانی کوردستان قورسایی لە سلێمانی و هەڵەبجە و تۆتوراتەکان زیاتر لێرن مەسەلەن زۆرترین میدیا لێرەیە مەسەلەن زۆرترین ڕکلامات باشەوە فاکتەرێکی باشە ئەمەش بۆ سەروەریەکەی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەگەڕێتەوە کە باشترین ئازادی لێرە دابین کردووە زەربەتان لێ نادات بە هیچ شێوەیەک ئێمە بەرنامە و پلانی خۆمانەیە ئێمە ئەو هێزەین کە دەتوانین لە کوردستان بۆ خەڵک بۆ موچەخۆران بۆ خزمەتگوزاری بۆ گۆڕانکاری بۆ هەمواری یاساکان کاکە هێزێکی ئێستا کۆمەڵێک هێزی سیاسی هەیە قسەی هەبوو لەسەر یاساکە پێی خراپبوو پێی باش نەبوو بەڵام دەڕۆیشت مزامەلەی دەکرد یان لابەلا نەیدەتوانی بڕات سکاڵا لەسەر هەموارەکە بکاتەوە ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەتوانێت بیکات ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە داکۆچی لە موچەخۆر و لە میزانیە و لە موازنەی کوردستان و قوتی خەڵک دەکات
ئێمە هێزێکین لە دوای کۆنگری پێنجەم لە دوای ئەو خۆڕێخستانەوەی چێتی نیشتیمانی کوردستان ئەو پێتانەوە پەیامە گەیشتێتە جەماوەری خەڵکی کوردستان کە ئێستا یەکێتی زۆر منەظەمە دەتوانێت گۆڕانکاری بکە و لە داهاتوش دەتوانێت حکومەتی خەڵک وشیارە خەڵک لەوە تێدەگات هێزی سیاسی هەبووە هاتوۆتە پێشەوە کورسی ژمارەی کورسیەکانی زیادی کردووە زیادی هێناوە زۆرجار لە یەکێتی زیاتری هێناوە بەڵام نەیتوانیوە گۆڕانکاری بکات نەیتوانیوە ئەو پێداویستیە یاخود ئەو خواستە گرنگانەی کە خەڵکیان بۆ پێی جێبەجێ نەکراوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێی ئەو بەرنامە تازەی بە پێی استراتیژی خۆی لە دوای کۆنگرەی پێنج بە سەرۆکایەتی کاک بافڵ یەکێتی توانیوێتی گۆڕانکاری بکات لەو مەجاالانە کە خۆتان زانن دیستاکە پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە ناوخۆ هەم لە ناو هەرێمی کوردستان هەم لە پەیوەندیە عێراقیەکان هەم لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان باش چۆتە پێشەوە بۆیە خەڵک لەوە تێگەیشتووە باشکردنی ژیانی خەڵک باشکردنی موچەخۆرانی خەڵک لە دووهۆک لە هەولێر لە سلێمانی لە هەڵەبجە یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت سەرمەشقی جێبەجێکردنی ئەو بەرنامانە بێت یاخود ئەو داخوازیانە بێت یا ئەو خواستانە بێت لە ئەنجامیشدا ئێمە خۆمان بە حزبی کۆمەڵانی خەڵک ئەزانین و 100% دەبێت ئێمە داخوازی خواستەکانی ئەوان بهێنینەدی خەڵک کە بارودۆخی خراپ بێت کێشەی ژیانی هەبێ کێشەی موچەی هەبێت دەبێت یەکێتی کاریگەری خۆی بنوێنێ هەر وەکو چۆن لەم چارەسەرکردنی ئەو وەزعەیە و ئەو دوادەی کە لە ئەو بڕیارێکە لە محکەمەی ئیتیحادی دراوە کاریگەری خۆی نواندووە یەکێتی دەتوانێت لە ئێستا کە کۆمیسیۆن هاوپەیمانێتەکان تۆمارەکە یەکێتی هاوپەیمانێتێکا لەگەڵ هیچ هێز و پارتێکی سیاسی ئێمە تا ئێستا هیچ ئەمڕۆ کاک دەرباز وتێت ئێمە وەکو یەکێتی ئەمجارە ئێمە وەکو یەکێتی بەشداری دەکەین و تا ئێستا هیچ لەو بابەتە نەکراوە وەکو ئێمە بەڵام دواتر ڕەنگە بتانەوەی هاوپەیمانێتی بکەن ئێمە بزانین چۆن هاوپەیمانێتی ئێمە لە ڕابردوو لەسەر مەسەلەی ئەنجومەنی پارێزگاکان بە تایبەتی لە کەرکووک لە خەمخۆری و دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ناوچە کێشە لەسەرەکان بۆ چۆن دەڵێ ناسنامەی کوردستانی بوونی شوێنەکان خۆتان ئاگادارن لە ئیعلام و لە ڕاگەیاندن و لە هەموو کۆبوونەوەکان هەوڵێکی زۆرماندا لەگەڵ هەموو هێزودانە سیاسەکان کە ئێمە لە کەرکووک و لە خانەقین و لە خورماتوی لەوێ هەموو هێزودانە سیاسی کوردستانیەکان بەیەکەوە بین بۆ ئەوەی دەنگی کورد بە فیڕۆنە ڕاکە بەداخەوە هەندێک لایەن نەهاتن و لە نەتیجەش زیانیان بە کورسیەکانی ئەو سنوورەکان کە کێشە و گیر و گرفتی دروست کرد ئیستا بۆ کەرکووک بە تایبەتی ئەو ساکەش دەتوانم بڵێم تێگەیشتنیان بۆ یەکێتی پێیان وابوو کە ئێمە ئەم داواکاریانە دەخینە بەردەستیان ئەو هەموو نەرمی نواندن و ئەوانە بۆیان پێیان وابوو یەکێتی لە لاوازبوونیەتی بە پێچەوانەوە ئێمە دڵنیا بووین لەوەی کە هێزێکی کاریگەرین دەنگەکانشمان زۆر باش دەبێت کورسەکانشمان زۆر باش دەبێت بەڵام ئەوان بە لاوازی یەکێتی تێگەیشتن نەهاتنە ناو هیچ هاوپەیمانێتێکەوە بۆیە ئێمە لە کوردستان وەکو ناوچە کوردستانیەکانی کۆمەڵێک هێزولانی سیاسی هەیە دێنە ناو کێبڕچی هەڵبژاردن ئێمەش یەکێکین لەو هێزلانی سیاسیانەی بەڕۆینە ناو پرۆسەکەەوە و هەرێمی کوردستانیش هەمومان بەشداری تیا دەکەین مەترسی ناسنامی کوردستانی ئەوانەی لەسەر نێچکە ئەو هێزانی بەشداری دەکەن هەموو هێزی بابڕین کوردن بەڵام بۆ سنوورەکان پێویست دەبوو لێ نەهاتن لەگەڵمان و ئەنجامەکەشی وەکو باسم کرد زیانی گەیان لە کوردستان دەچینە ناو پرۆسەکەەوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەرچوار پارێز زۆر باشە لیستی کاندیدەکانتان ئامادەیە ئێمە دەتوانم بڵێم جارێ بەڕەسمی بە فەرمی هێشتا کۆمیسیۆنی باڵا جەدوەلی زەمەنی خۆی دیاری کردو ئەوەی کە ئێستا دیاری کراوە داوای هاوپەیمانێتی کردووە کەی بێتە سەر ئەوەی کاندید بۆ پەرلەمانی کوردستان ئەو کاتە ئێمەش ئامادەکاری خۆمان ئەو بەرنامەی خۆمان کاندیدەکانتان وەکو نەوعیەت چێ دەبن کاک ڕزگار لە یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدەکانمان خەڵکە دڵسۆز و خەڵکە خۆشەویست و خزمەتکار بە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەبێت لە هەموو پارێزگاکان ئەو خەڵکانە دادەنین کە شایستە بن
بە دەنگدەرانی یاخود بە پارێزگاکان لەمەوەی ڕابردوو جەماوەەکەتان گلەی کردو مەسەل هەندێک جار کاندیدەکان تا لە ئاستی پێویست نەبووە ئەمە قورسایی بۆ دەنگدەرانتان دروست پێوەری ئێمە ئەمجارە خۆمان من ئەو پێوەری کە ئێمە هەمانە ئێمە ئەمجارە دەبێت خەڵک کاندیدمان بۆ دیاریکان نەک ئێمە کاندید بۆ خەڵک دیاریکەین ئێمە دەبێت خەڵکێک دیاری بکەین مەرجی حزب ئەندامبوون و پلەی حزبی ئەوانەمان نییە خەڵکی خۆشەویست سلێمانی خەڵکی سلێمانی خۆی کاندیدی خۆی خەڵکە خۆشەویستەکەی خۆی چێ پێی وایە ئەبێت بە خزمەتی بکات ئەوها دیاری دەکەین بۆ هەولێر و دووهۆک و هەڵەبجەش بە هەمان سەرۆکی لیستەکانتان چێ دەبن سەرۆکی لیستەکانشمان بە هەمان شێوە لەم خەڵکە دڵسۆز و خۆشەویستە دەبێت نەخێر جارێ ئێمە ئەوە ماوێتی کەی لیستەکان پێشکەش کرا ئەو کاتە ئەو هەوا ئەو کەسانش دیاری دەکرێت کە چیان ئەبن بە سەرۆکی لیستەکان لە پارێزگاکان برادرانی پارتی پێشبینی کورسەکانی خۆیان جارجار لێرە و لەوێ دەڵێن ئێوە پێشبینیتان کردو ئەم جارە دەگەنە نزیکەی چەند کورسی ئێمە لە پێش لەو جملەی پێش و باست کرد ئێمە لە ڕابردوو باسی هاوسەنجی هێز دەگەین دەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵەکانی بۆ ئەوەیە هێزی بەرەو هێزی یەکەم بڕوات لە کوردستان تاوە ئاستا بەڵێ باشە لە هەولێر و دهۆک مەسەلەن ڕوتان لە چێە مەسەلەن ئێوە ئێستا ئەوەی کە لە ڕابردوو بینیمان کۆمەڵێک لە عشیرەتەکان کۆمەڵێک لە کەسایەتەکان ڕویان لێچێتی کردووە تا چەند مەسەلەن ئەوان لە ناو لیستی کاندیدەکان خۆیان دەبینەوە تشکیلی لیستی کاندید هەمیشە لە هەموو هەڵبژارنەکانی ڕابردوو دەبێت و نوێنەرایەتی هەموو چینی توێژەکان لە لیستەکەت ڕنگ بداتەوە خەڵکی گەنج خەڵکی ژنان بایەخیان پێ بدرێ گەنج خوێندکار ئەندازیار کەسایەتی ئاینی کەسایەتی کۆمەڵایەتی چکە لە نەتیجە ئەو نوێنەرانەی کە ئەڕۆنە پەرلەمان نوێنەرایەتی هەموو چین و توێژەکان دەکەن و ئەبێ ڕنگدانەوەی هەبێت لە ناویستی یەکێتی نیشتیمانی ئەگەر ئەو ئێوارەیە بێ ئێستا کە نەتیجە ئینتیخابات بە فەرمی ئەلان کرا و لەگەڵ کاکرزگار گفتوگۆکەین لەسەر ئەوەی کە یەکێتی 35 نزیک 40 کورسی هەبێ بۆ نمونە چ ضرورەتێک چی بەخشێ بە ژیانی خەڵک چیە بەخشێ بەوەی کە موچەینە چی ئەبەخشێ بەوەی کە زۆڵمی لێکراوە چی ئەبەخشێ بەوەی کە ئێمە ساڵێک لێرە بەرنامەمان کرد لەسەرەوەی نەعەدالەتی لە دابشکردنی پارە بۆ پرۆژەکانەیە ئەس مەسەلەن بڕیارە درێ پردی توەقوت بکرێت زادەی نێوان فلان شوێنە بکرێت یاڵا لە سیولەی هەرێ پارێزگای سلێمانی بانقی ناوەندی هەرێم لە سلێمانی یعنی لەوەوە بڕۆ بۆ کۆی کێشە گەورەکان ئەتوانرێ یەکێتی چی بکە ینی یان ترسێکە یان قسەیەکەیە بۆ نەوکۆ ڕۆژنامە سۆت پێڵێم زۆر جارەڵەن کاکە ئەوە دەنجشمانداوە بێکی دوایەتی لەگەڵ پارتی ڕێکەوێ بە قسەی پارتیەکە ئەمە سەراحەتێکە ینی ئەمانە ئەم چیرۆکانە دووبارە بنەوە خەڵکی بینێتەوە لە یەکێتی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕنگ بێ لە ڕابردوو هەندێک کێشە و گیر و گرفتە بێت بەڵام ئێمە لە دوای کۆنگرەی پێنج هەموو ئەو داخوازی و خواستانەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان ویستویانە و پێویستیان پێ بووە ئێمە لەگەڵیان بووین ئێمە داکۆچیمان لە بەغدا لە هەموو مەسەلەی موازنەی کوردستان لەسەر مەسەلەی با بڵین بابەتە ئەساسیەکانی کە پێویستی کردووە بۆ خەڵک لەسەر یاسا لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ ئێمە پێشەنگ بووینە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردننی ئایندە دوای ئەنجامەکانی نوێنەدایەتی حەقیقی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکات ئێمە لە ڕابردوو ئەگەر کەم و کوڕیەکی شەو بێت کێشە و گیر و گرفتێکی شەو زین تۆنە تو لە کاری سیاسی ڕنگ بێ کە دەڕۆیتە بەرنامە و پلانی هەڵبژاردن دەبێت ڕنگ بێ نەتوانی بێت وەکو پێویست ئەو خواست و داخوازیانەی کە خەڵک هەیە لە ڕابردوو جێبەجێ نەکرابێت بەڵام ئیستا سیاست و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان 100% هەوڵەکانی بۆ جێبەجێکردنی خواست و داخوازیەکانی خەڵکە ڕنگ بێ ئێستا لەسەر مەسەلەی موچە خۆرانی هەرێمی کوردستان مناقەشە و گفتوگۆ و ئەوانە و کۆمەڵێک جار یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئیتیهام کراوە کاکە ئەم پاڵپشتیە ئەمە کاریگەری هەیە لەسەر مەسەلەی هەرێم و ئەوانە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی لە موچەی خەڵک لە قوتی خەڵک لە باشکردنی ژیانی خەڵک نەشەرمی کردووە نەترسیشی هەیە چونکە ئێمە لە نەتیجە ئەم هەرێمە کە باس لە کۆمەڵێک بابەتی گرنگرا ئەم هەرێمە ئەگەر تاچی کوردستان ئەگەر لە ڕووی ژیانەوە باش نەبێت ژیانی باش نەبێت موچەکەی باش نەبێت نەتوانێت
ژیانێکی ئاسایی وەکو خۆی بژێت و ئیستحقاق و مافەکانی خۆی وەرگێت قەناعەت بکە ناتوانێت پارێزگاری لە هەرێمی کوردستان بکات. بۆیە دەبێت ئێمە بایەخ بە خەڵک بدەین. یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردننی داهاتوو بەرنامە و پلانی تایبەتی دەبێت بۆ کوردستان بەبێ جیاوازی لە زاخۆوە هەتاوەکو هەڵەبجە و گەرمیان. باشە کاک ڕزگار موزەزێکمان لە بەردەستە مەسەلەی ڕەوانەکردنی لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان 2000 حکومەت هەرێم کە لیستەکەشی ناردۆ بۆ بەختە دەستگامنیەکانی نەناردۆ مەسەلەن نەزارەتی ناوخۆ زارەتی پێشمەرگەی نەناردۆ و گوژمە ناردوێتی وکو بڕ ناردوێتی ڕەنگە ئەمە تا ئێستا و ئەمڕۆ نزیک بووینەوە لە 10 مانگ هێشتا بشکیلە هەیە موچە دابش نەکراوە و بەرەو ڕەمەزانە چی خەڵک موچەینێ. یعنی ئەگەر بێت و قایمێک تەسلیمی بەغدا بکرێ پێت وایە قوارێ هەرێمی کوردستان هەڵبۆشێتەوە، پێت وایە کاریگەری لەسەر قەزینەتەوەی هەبێ. سەبارەت بەمەوەی لیستی ئەوانە من بەڕاستی زۆر ئاگادارنی من لیستەکانی چۆچوێنە نێردراوە، بەڵام شتێکی من نایزانم نەناردنی چی بێت ڕەنگ بێ یعنی کێشەش نابێت چونکە ئێستا ئەگەر باز لەوە دەکەن باسی عام بکەین ئەگەر لیستێک بچێتە بەردەم وەزارەتی نەگەر لیستە تو ئەگەر ئێستا بۆ باز دەکەم ئێستا لیستی دەنگ بابرین هێزی پێشمەرگە لیستی هێزەکانی ناوخۆ یخۆ بە غێر ئەگەر مەبەستیان بێت لە ڕووی ئەمنیەوە ناو نەدرێتوانە خۆ بەناڕاست ئێستا ئێمە لیستی دەنگدەرانی تایبەتی کوردستان هەمووی لە عێراقە هەمووی لە کۆمسیۆنی هەڵبژاردننی عێراقە. ئێوە لیستەکە هەمووی لەوێ چەند دەنگدەری پێشمەرگە هەیە چەند هێزی زێرەوانی هەیە چەند پۆلیسی فریاک ئەوانە هەمووی لەوەیە خۆگە عێراق بێوێت لە ڕووی ئەمنیەوە استیفادەی لەکە ڕەنگە بتوانێت بە تەریقێک لەوێ استیفادەی لەکە بۆیە باشتر وایە مەسەلەن لەو بابەتەش بۆ ئەوەی پەلە بکرێت لە چارەسەرکردنی ئەو کێشەیە ئەوانەش معالەجە بکرێت و ئەوانە من لە چێش پێویست بکات ئێمە دەتوانین مەسەن وەکوی چێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی ئەوانە و هاوکاربین بەڵام ئەوە زیاتر ئەو بابەتە ڕەبتی بۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و ئەم دانیشتن ئەگەر عام ئەگەر لیستی موچە بدرێت وەزارەتی دارایی عێراق کە موچە بێت کێشەیەکێ لە کێشێک بۆ قوارێرم دروستەکە من پێم وانە ئێستا ئێمە لەسەر مەسەلەی موچەکەش قسە زۆر لەسەرەوە کراوە کە مەترسی لەسەر قواری هەرێم خۆ ئێمە هەمومان هەموو هێزودانە سیاسیەکان لە هەموو مەترسیەکانی هاتوۆتە سەر کوردستان ئەگەر لە پێشەوەی هەموو هێزودانە سیاسیەکان نەبووینە لەگەڵ یان بووینە لە پارێزگاری لە هەرێمی کوردستان. یعنی ئیش لەسەر ئەوەیە من بێم خەڵکەکەی خۆم برسی کە موچەخۆرەکەی خۆم موچەکەی سێ مانگ وەرنەگرێت تووشی کێشە و گیر و گرفت بێ نەخۆش بێ پارەی چارەسەری پێ نەبێت تووشی قەرز بێ تووشی مەشاکیلی گەورە بێ میلەتێکی تۆ زیاتر ئێمە لە نزیکەی ملیۆنێک موچەخۆرمان هەیە کە ژیانەکەی وای لێبێ ئایا ئامادە دەبێت بۆ ئەگەر مەترسێک بێتە سەر کوردستان دیفاعیلەکە نەخێر. دووەم تا ئێستا ئێمە هەرێمەچین لە چوارچێوەی عێراق ئەو میزانی کە دێت خۆ میزانێکە لە عێراقەوە دێت میزانێکە لە عێراقەوە دێت بەڵام کە تۆ دیی نەتوانی موچەکە دابینکەی نەتوانی بیدەیتێ فەرمانبەران تووشی چەرمەسەری و ناخۆشی و نەتوانێت چارەسەری نەخۆشیکان نەتوانێت خێزان و پینەکەی بژێنێ کاکە ئەمەیان یعنی کام دەتوانی بڕین چی بکەیت بۆ ئەوەی تون بەشێکی زۆری لە کوردستان ئەمجارە نزیکەی 2,500,000 کەسە دەنگەدا 2 میلیۆنێکی موچەخۆرت هەیە کە تو ژیانی ئەوانە تێک بدەی موچەکەی بۆ نەکرێ وڵا ئێمە نابێش کە زۆری بگرێت و خەڵک لە برسا بمرێ و بێەوەینکە ناکرێت ئەگە تو بەرنامەت هەیە دەتوانی شتێکی کە بکەی چارەسەری بکە ئێمە ڕۆین با نەڕۆین بۆ بەغدا ئەگەر ئێمە دەتوانین لە هەرێمی کوردستان هەمومان بەیەکەوە موچەکانیان بۆ تەئمینکەین و ئەم ئیشە بابرین ئەم مەسەلەی ئابووری سەر بەخۆ و نەوت فرینکرا لە نەتیجە ئەم بابەتانە شکستی هێنا. ئێستا ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی ئەوەین کە خەڵکەکەی خۆمان باشترین ژیانیان هەبێ موچەکانیان لە وەختی خۆی بدرێت ئیش لەسەر ئەوە ماوە لیست ئەم لیستان بدرێیانە درێ پێم وایە ئەمە ئەگەر بکرا بێت کێشە دروستکردنی کێشەیە ئەگەر نا خەڵک لەوە زیاتر چاوەڕێ ناکات. باشە یەکێتی چیە کە ئەگەر بێت و بەو شێوەیە مەسەلەن پارتی دموکراتی کوردستان بە سەراحەت باس لەوەکەن ئەبێ مەسەلەن ئەو هەمووی جەدەلە سیزیفیە کاک ڕزگار مەسەلەن ئەو ئەڵێ تۆ لیستەکەم بۆ بنێرە بە زمانی عەرەبی ئەوڵێ ئەبێ بایۆمەتری بکەن کی کارت بکەنەوەی جەناب شارەزای ئەوڵێ ئەبێ بە هەژماری من بێ لەولا خەڵگەر جیرفانی بەتاڵە ئەب ماڵوێرانە خەڵکیش لەو نقطەیە چاوەڕێ هەڵوێستێکی شتێکە هەژماری بن نازانم من هەژماری من ئەمە تازە شتێکە تازە دروستکراوە ئەوانە عێراقیش بەپی قانونی بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی دەبێت لە مەصارفی مەصرفەکانی مەکتەب ئیتیحادی بێ
دوو بانقی حکومی هەیە کە ڕسمی لە هەموو عێراق بانقی ڕافدین و ڕەشیدە لە ڕابردوو ڕافدین لە سلێمانی شەبووە لە هەولێر شەبووە لە دۆ کوشنەکانی کەی شەبووە زوربەی زۆری بۆ هەر بۆ ئاگادارتیان زوربەی زۆری موچەی ئەو پەرلەمانتارانەی ڕابردوو لە بەغدا ئەو وەزیرانەی لە بەغدا و بەشێکیش لە هێزەکانی کە هەیە لە هەولێر و لە ئەوانە موچەکەیان لەسەر عێراق مشی لەسەر ئەم بیتاقی بایەمەد ئەو بیتاقی کارتەکەی باش کەست بینیەوە بڵێ وەڵام دژی هەرێمەم لەبەرەوەی موچەکە کەسیش نە دژی هەرێم بووە نە دژی قەوارەی هەرێم بۆ موچەکەشی دابەزیوە خەڵکێکی زۆر ئێستا لە ئاستی زۆر باڵا لە هەردوو لایەنەکە لە لایەنەکانی کەش کە پۆستی باڵانێ بۆ لە عێراق کە موچەی خانە نشینی وەرگرتووە کە هەموو شتەکانی وەرگتووە لەسەرم بیتاقی وەریگرتووە باشە خۆ قابل ئەمان نەهاتون سەروەری هەرێم هین تێک بدەن بۆ کارمەندێک یان بۆ موچەخۆرێکی ئاسایی گوناح بێ موچەکەی لەسەر ئەوێ بێت ناشکرێ ئێمە ئەوان جارێکی کە لە مەسەلەی هەژماری من و بەدەستی و مۆزەف و ئەوانە تەسلیمی ئەمە بکەن کە لە عێراق بڕوا پێکراو نییە ئەم هاتووە دەڕێ موچەکەت بۆ دەخەمە سەر بانقێکی ئیتیحادی خۆ ئەوانە ڕەبت دەکرێنەوە بە حکوومەتی هەرێم یعنی خۆ ئەوە نییە مۆزەف ئەو کەسێک کە موچەخۆرە ڕاستە خۆ دائیرەیەک ڕنگ بێ مانگانە مۆزەفێک ئینقیتاعی هەیە مۆزەفێک بەرەو تەقاعودی دەڕوا مۆزەفێک غیابیە ئەوە هەمووی لە هەرێمی کوردستانە و تعامل دەکرێت لەگەڵ بانقە و هەموو مانگانە ئەو بابەتانە دەچێت چونکە خۆ ڕاتب کە دێت بۆ موچەی مۆزەفین خۆ دەزانی کۆمەڵێک ئیجرئاتی هەیە ئەوانە هەمووی ڕەبتە لەگە هەرێم یعنی ئەوە نییە کە موچەکە لەوێ بدرێتەوە و هەرێم سفر کراوەتەوە نەخێر بەڵام چییە پارەکە میزانیەکە هەموو مانجێ زۆر بە ئاسایی وەکو هەموو وزارەتەکانی عێراق دادەبەزێتە سەر ئەو دوو مەسرەفە یعنی ئەوە نەکرا خۆ نەیان وتووە وەزارەتی دارایی ئیلا دەبێت مۆزەف بێت لە دارایی لە وەزارەتی دارایی عێراق ئینکات پارەکە دەخاتە سەر مەسرەفی ڕافدەین و ڕەشید هەموو فەرمانگەکان بیتاقەی بانقیان بۆ دەکرێت مانگانە لێوێ دەکرێت هەموو ئەو دائیرانە کە مانگانە قائیمەی ڕەواتبەکە دەنێرێ ئەم مۆزەفە غیابی هەیە ئینقیتاعی هەیە گۆڕانکاری هەیە لە هەرێمەوەیە بۆیە ئێمە دەبێت بەڕاستی لە مەودووە دەبێت ئەو هێزولایەنە سیاسیانەی کە لە ساحی کوردستانین ئیتر دەبێت لە خەمی خەڵک بن لە خەمی ژیانی خەڵک بن خەڵکیش بڕوای ئەوە ڕێگە ڕاستەکەی بۆ قەپاراستنی قەواری هەرێمی کوردستانیان ئەو بابەتانی کە باسەکرێت کاکە بەزانی چۆنە بابرسی بوون هەڵبژێری عێراق بووین بەزانی چۆنە کاکە زانەجیان هاوڵاتیەک لە کوردستان موچە وەرنەگرێت 3 مانگ موچە وەرنەگرێت قەرزار بێت نەخۆشی هەبێت ئێتوو هاتووی ئێستا ئێمە دەڵێن بابڕین ئێمە هەرێمی کوردستان پاراستنی کەرامەتی هەرێم وانە ئێتوو موچەخۆرێکی خۆت 3 مانگ موچە وەرنەگرێت نەخۆشی سەر بێپارەی پەنا بۆ قەرز زۆرجاری وایە ئینسان دوور لە هەموو لایەک ڕنگ بێ ئەو موچەخۆرە بگاتە ئاستێک بیر لە کاری باشش بکاتەوە ئێکە هاتی تۆ ژیانی ئەو دوالێ کرد کە تەدمیرت کرد کە دێتە سەر ئەوەی کە ڕنگ بێ غەڵەتی گەورە بکات کاریگەری هەبێ لەسەر کەرامەتی خودی ئینسانەکە ئینسانێکی وا دروستکەی ناتوانێت ئەم بێت پارێزگارێکی بەقوەتی هەرێمەکە بێت دەبێت تۆ ئەگەر بتەوێ هەرێمەکەت بەهێزکەی دەبێت تاچی کورد بەهێزکەی دەبێت ژیانی باشکەی دەبێت نەهێری پێویستی هەبێت و بەسیترین مافیش مافی خۆیەتی موچەخۆرە مافی هەیە ئەبێت دەوامی خۆی دەکا دەبێت ژیانێکی چۆن دەڵێ شەرەفمەندانی بۆ تەمینکەی مافەکەشی خۆیەتی یەکێتی نیشتمانی کوردستان پشتیوانی لەم پرۆسەیە دەکات لەم حقوقە ڕاستەقینەی ئەگەر بێت و گەیشتە زیاتر برسیبوونی خەڵک هەنگاوی دەبێت ئینشاءڵڵا یەکێتی نیشتمانی کوردستان لە مەودووە لەسەر هەموو بابەتە گرنگەکانی هەموو پێداویستی ئەساسیەکانی خەڵک لە مەودووە دەتوانم بڕێم دەبێتە داکۆچی کارێکی سەرسەخت زۆر سپاس بۆ بەڕێز ڕزگار حاجی حەمەد دای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سوپای دەستگا بژاردننی یەکێتی سپاس بۆ بەڕێستا بۆ دەرفەت زۆر سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن نەبولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان